سڵاو ڕێز بەخێربێی بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە چاردە. لە لاپەڕە چاردەی ئەو کتێبە گەیشتمە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان، ڕاهێنانی ئازاد، ئەژمێرکردنی هزری بەکاربێنە بۆ دۆزینەوەی بەهای هەر بڕێک. پرسیاری 19 24 جاران 7 24 جاران 24 جاران 7 لێرە من 24ەکەم بەشیتەوە کردیتمە دوو بەش بەشینەوە، ڕێگای بەشینەوە 20 کۆ 4 بێگومان دەتوانین بنووسین 4 کۆ 20 بەڵام هیچ جیاوازی نییە. 20 کۆ 4 ئەو دوایە جارانی هەفتیشم کردیە. بێگومان ئەگەر ئەو جارانەش لێرە نەبی، تەنیا ئەو هەفتە ئاوابی هەرواتە جارانە چونکە کەوانە هەیە، بەڵام جارێ یەکەم جار بە هەردووک هەبی هەتا زیاتر ڕوون بی کە ئەو کەوانەیە هەمووی کەڕەتی هەفتەکەی. ئەو دوایە 20ەکەی کەڕەتی هەفت بە یەکەوە دایان دەنێم بە ڕێگای بە یەکتر بەستن هێمای کۆ کە لێرە هەیە لێرە دادەنێم، ئەوجا ئەو چارەی ئێرە دیسان جارانی ئەو هەفتە ئێرانە. زۆر جار ئەمن هێمای یەکسان دادەنێم، هەندێک جاریش دانانێم، بەڵام هەموو کات کە هەنگاوی یەکەم لەو سەرەوەی کە دێمە خوارێ واتە یەکسانە بە، واتە لێرانە ئەو هەنگاوی یەک، هەنگاوی دوو، هەنگاوی سێ، هەنگاوی چار، ئەوە هەر بە مانای یەکسانە بە. ئێستا 20 کە کەڕەتی یان جارانی هەفتی دەکەم دەکاتە 140، پاشان ئەو هێمای کۆکردنەوە دەینمە خوارێ، 4 جاران هەفتیش دەکا 28. ئێستا 28 و 140 کۆ دەکەمەوە، ئاوا زۆر ئاسانە کۆکردنەوە، خانەی یەکان لە خوارەوەی خانەی یەکان و خانەی دەیانیش لە خوارەوەی خانەی دەیان. بێگومان هەرگیز نابی ئاوا بینووسی، ئەوە زۆر هەڵەیە، یان ئاوا یان ئاوا شتیوان نابی. 8 لە ژێر سفرەکەی، 2 کەش لە ژێر چارەکەی، ئێستا دەبیتە 8 6 1 واتە 168. ئەنجامی لێکدانی 24 جاران 7 دەکاتە 168، یەکسانە بە 168. گەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 20 73 کەم 27. هەست دەکەم ئەوە زۆر ئاسانە و پرسیارە، تەنیا ئەوەیە کە 27ەکەی بکەینە سی، واتە سێ زیادکەین، کە سێمان زیاد کرد لێرە دەبی سێش زیادکەین لێرە چونکە مابەینیان کەم هەیە. بابزانین کو 73 لێرانە 73 کەم 27 73 کەم 27 بەخۆی ئەمن دەمەویست 27ەکەی بکەمە سی، واتە سێ لۆ زیادکەم، ناچاریش بووم سێ زیادکەم لۆ 73ەکە، واتە کە سێ زیاد دەکەم لۆ 73 دەبیتە 76. ئەوەتە لێرە هێمای کەم لێرە دەنووسمەوە دیسان، ئەوجا 27ش سێ زیاد دەکەم دەبیتە سی. ئێستا 76 سی لێ بڕوا زۆر ئاسانە، شەشەکە وەکو خۆی دێتە خوارێ، هەفتیش سێ لێ بڕوا دەکات 4، ژمارەکە دەکاتە 46. ژمارەکە دەکاتە 46 واتە 73 کەم 27 یەکسانە بە 46. گەڕێمەوە لای پرسیارەکان.
پرسیاری ژمارە 21 45 جاران 11 45 جاران 11 بزانم ئەوەم کوشی تەڵکردێ 45 جاران 11 ئەمە لێرە 45ەکەم وەکو خۆی هینا خوارێ 11کەم بە شێوە کردمە دا لەگەڵ یەک دا کۆ یەک چونکە ژمارە دە ژمارەیەکی ئاسانە دەتوانی زۆر بە ئاسانی جارانی هەر ژمارەیەکی بکەی ئەو جەنووسیم 45 کۆ دا هەتا لە کەوانەی دامنا بە یەکتر بەستن هەتا بزانم ئەو 45ەی جارانی دەی دەکەم پاشان کۆ هەمان 45 جارانی یەک ئێستا 45 جاران دە زۆر ئاسانە 45ەکەی دەنووسم سفرەکی لە تەنشدا دەنێم دەکات 450 45 جارانی یەکیش دەکاتە 45 ئەگەر بتەوێ خوێندکاری ژیر دەتوانی لێرە بنووسی کامە سیفەتت بەکارهێنایە بۆ وێنە لێرە دەنووسی بەشینەوە لێرە دەنووسی یەکتر بەستن بە هەوەسی خۆت هەتا ئەگەر بگەڕێەوە سەریان بزانی کامە سیفەت بەکار هاتیە لێرە ئێستا 45ەکەی کۆ دەکەمەوە هەمیشە دەبی خانەی یەکان لەژێر خانەیەکان خانەی دەیان و لەژێر خانەی دەیان خانەی سەدان ئەوە ئێستا 05 هەر 5 و 4 چارەکەش دێتە خوارێ چونکە هیچ لێرە نییە کەوا بووە 495 ئەنجامەکە ببورن 495 بگەڕێمەوە لای پرسیارەکان پرسیاری ژمارە 22 12 جاران 35 12 جاران 35 دیسان جارانە ئەو جارەی 12کەم کردمە دوو بەش بەشینەوە دا کۆ دوو 35ەکەشم جارێ هەروەکو خۆی هینایە خوارێ ئێستا دەی جارانی 35 دەکەم لێرە دەنووسمەوە لە ناو کەوانەی هەتا بزانم لە هەنگاوی پاش ئەو هەنگاوی چ دێ دووش جارانی 35 دەکەم 35 جاران دە ئاسانە 35 و سفرەک لە تەنشتی دوو جاران 35 نازانم ڕەنگە ئاسان نەبی بە هەموو کەسێک بەڵام دەکاتە هەفتە دوو 35 دەبی خوێندکار بزانی کە دەکاتە هەفتە ئێستا ئەگەر بمەوێ هەندێک کەس ڕەنگە یەکسەر 350 کۆ بکەنەوە لەگەڵ هەفتای بەڵام لەو ئاسانانش نییە لەبەر هەندێک ئەمن لێرە دەمەوێ ئەو 350 بکەمە 400 هەتا بیکەمە 450 لۆ زیاد دەکەم لە هەمان کات لەو هەفتای 50 کەم دەکەمەوە ئەوە پێی دەڵێن لە جیاتی دانان ئەمن هەز دەکەم ئەوها ئاسانە 350 لەگەر 50 دەبیتە 400 هەفتاش 50 لێ بڕۆ دەبیتە 20 ئێستا زۆر ئاسانە 400 لەگەر ئەو 20ی کۆ بکەمەوە ها تەماشاکەن ئاوا سەرنج بدەبتە 420 زۆر ئاسانە کۆکردنەوە ئەو جە نازانم خوێندکاری ژیر ئەتوو بە کامە ڕێگەی هەر لێرە یەکسەر ئەنجامەکەی دەنووسی یان دەیکەیە هاوایان بە شێوەیەکی دیکە ڕەنگە هەوی هەفتایەکەی بکاتە 100 ئەوەش دەبی 350یەکەی سی لێ بڕواتن ئەوەش هەر باشە بێگومان ڕەنگە باشتریش بی ئەگەر ئەو هەفتای بکەینە 100 و ئەوەش بکەینە 320 ئەو جا کۆیان بکەینەوە بەڵام ئەمن لێرە ڕەک زەحمەتترم کردیە دیارە ئەگەری وەکو گوتمان بمانەوێت بنووسین چمان کردیە لەو هەنگاوەی دەتوانین بنووسین بەشینەوە چونکە 12 کردیتە 2 لێرانەش دەتوانین بنووسین یەکتر بەستن هەتا بزانین کامە ئیش و کامە سیفەتی ئەنجام دەدەین گەڕێمەوە لای پرسیارەکان
گەیشتمە پرسیاری 23. پرسیاری 23 87 کۆ 98 هەست دەکەم زۆر ئاسانە. ئەو 98ەی دوی لۆ زیادکە دەبیتە 100 بێگومان دووش لە 87 کم دەکەی دەبیتە 85. ئەوە بۆ وێنە دەنووسین 85 لێرە کۆ 100 دوومان زیاد کرد بێگومان دەبیتە 185. ئەوە وابزانم ئاسانە لە زیاتی دانان. 2 لە 98ەکەی زیاد دەکەم دووش لە 87ەکەی کەم دەکەمەوە. ئەوە تەواو بوو. ئێستا دێمە لای پرسیاری ژمارە 24 کەوانە 12 کۆ 23 کەوانە کۆ 8 24 12 کۆ 23 کۆ 8 بزانم وایە 12 و 23 و 8 12 و 23 و 8 وایە. ئێستا چ دەکەین؟ ئەمن لێرە ئاڵ و گۆڕم کردیە 23 یەکەم هینایتە ئێرە جێی هەشتەکەی هەشتەکەشم هینایتە جێی 23 یەکەی لە هەمان کات 12کەم بەستیتەوە بە یەکتر بەستن لەگەڵ هەشتەکەی. لەبەر چ ئەوام کردیە؟ لەبەرەوەی کە 12 و 8 یەکسەر ئەگەر کۆیان بکەمەوە دەکاتە ژمارەیەکی زۆر ئاسان کە دەکاتە 20. 12 و 8 دەکاتە 20 دەبی هەمومان بزانین کە ئەو شتانەی ئەو ژمارانەی دەکەنە 10 و 20 و 30 زوو بیان ناسینەوە تەماشایان کەی سەرنجیان بدەینێ 2 لەگەڵ 8 بۆ وێنە یان 3 لەگەڵ 7 یان 4 لەگەڵ 6 یان 1 لەگەڵ 9 ئەوانە دەبی زوو بیان ناسینەوە لە خانەی یەکان. لێرە 2 لێرە 8 واتە زوو دەبی بزانین دەکاتە 10 دەش لێرە هەیە دەکاتە 20. 23 کە شەروەکو خۆی جارێ دەینمە خوارێ و دەنووسمەوە. ئەو جە دوایێ 20 لەگەڵ 23 هەر زۆر ئاسانە ئاوە دەبیتە 43. ئەوە هەر زۆر ئاسان بوو 43. تەنیا ئاڵ و گۆڕەچی دەکەی لە مابینی نووسینی لە مابینی دانانی ژمارەکان هەر ئاڵ و گۆڕەکەیە. ئەوە 23 یەکەی دەینی ئەولایە هەشتەکەی دەبێت جێی 23 یەکەی ئاڵ و گۆڕ پاشان بە یەکتر بەستنەوە لەگەڵ 12 ئەو جە دوایە کۆکردنەوە. وابزانم لێرە دێمە کۆتای ئەوانەیە ئەو ڕاهێنانەی ماینە لە وانەی داهاتوو باسییان دەکەم هەتا ئەو کات هەر خۆش بی.